فڵاو دەوڵەتی مەدەنی چییە و دەوڵەتی دینی چییە؟ ئەی جیاوازی نێوانیان چییە؟ ئەی لە مێژووی ئیسلامە شتێکمان هەیە بە ناوی دەوڵەتی دینی یا بە ناوی دەوڵەتی مەدەنی؟ ئەی ئیسلامیەکان لەم سەردەمەدا یاخود هزری ئیسلامی سیاسی لەم سەردەمەدا ئەتوانێت ببێتە هەوێنی بنیاتنانی دەوڵەتێکی مەدەنی بینەرمان بن. جۆر و فۆرمەکانی حکوومەت و دەوڵەتداری جیاوازە و لەگەڵ بەرەو پێشچوونی هزری سیاسی گۆڕانی بەسەردا هاتووە لە ئیمپراتۆریەتەکانەوە بۆ خەلافەت و لەبێشەوە بۆ دەوڵەتی نەتەوەیی و شێوازی بەڕێوەبردنیش لە بیرۆکەی حاکمی ڕەهاوە بۆ سوڵتانی سێبەری خوا و لەوێشەوە بەرەو حکمی گەل و دیموکراسی. ئیسلام و حکمی دینی چ پەیوەندیەکیان بە حکمی مەدەنیەوە هەیە؟ چۆن ڕاوێژ و دەسەڵات و ئیرادەی خەڵک لەگەڵ پیادەکردنی شەریعەتی خوا دەگونجێت؟ مێژووی ژیانی سیاسی و کارگێڕی مسلمانان چی بە نیریت و شێوازی بەڕێوەبردنی پێکاتە و ئاین و ئاینزا جیاوازەکان بەخشیوە؟ ئیسلامی سیاسی بە تایبەتی دوای سەدەی بیستەم و لەگەڵ بەهێزبوونی بنەماکانی دیموکراسی و کۆمەلگای مەدەنی چۆن توانیوێتی شەریعەت و مەدەنیەت پێناسە بکاتەوە؟ پرسیاری سەرەکی ئەوەیە لە مێژووی ئیسلام و بە تایبەتی لە مێژووی هاوچەرخی سیاسیدا ڕەوتە جیاوازەکانی ئیسلام لە دنیایەکی ئاڵۆز و تێکچڕژاو و لە نێو پەیوەندی نێودەوڵەتیدا چۆن توانیویانە باسی جێبەجێکردنی شەریعەتی ئیسلام لەلایەک و حکمی مەدەنی لەلایەکی تر بکەن. دەوڵەتی دینی و دەوڵەتی مەدەنی من ئەمێ لەم ڕۆوە پرسیار بکەم ئایا فکری ئیسلامی ئەم سەردەمە کە پێڕەن فکری ئیسلامی هاوچەرخ ئیتر بە فکری ئیسلامی سیاسی و سەلەفی و تەقلیدیش ئەکرێ بڵین ئەتوانێت ببێتە هەوێنی بنیاتنانی دەوڵەتێکی مەدەنی یا هەر بەرەو دەوڵەتێکی دینی ئەمان بات؟ بەڵێ ئەگەر بە ناوی ئیسلامی سەلەفی یا ئیسلامی جیهادی یا ئەو ئیسلامیانەی کە هەم دیومانە هەم ئەخوێنینەوە کە باوەڕێن بە دەوڵەتی دینی هەیە بەو معنایی کە تەفسیری نەسی بۆ ئەکەن یا دەقەکانی بۆ تەفسیرەکەن یا دینەخان ناو چوارچێوەی دەق. جایتر لە ئەوروپا مەسەن ناوبرا بە دەوڵەتی تیۆکراتی یا ثیۆقراتی کە لەسەرەوە کەسێک هەبێ هەموو دەسەڵاتەکانی لا بێ و سێبەری خوا بێ لە ئەرزا جا ئەمە وەکو ئایدۆلۆجی و فکر هەبێ یا وەکو قەناعەتی بەشێ لەو دەوڵەتانەی کە حکومڕانیان کردووە حتا لە دەوڵەتی عوسمانیشا کە سوڵتان بە سێبەری خوابزان لە ئەرزا ئەمە بە هیچ جۆرە باوەڕی بە دەوڵەتی مەدەنی نییە بەو معنایی کە ئەمڕۆ باوە. لەبەرەوە بەڵام ئیسلامی تر ئەو ئیسلامیانەی کە پێیانەڵێن ئیسلامی سیاسی ینی وایان پێ ئەوترێ هەرچەند خۆیان ڕازی نین کە ئەو وشەیە ئەو دەستەواژەیە بەکاربێنرێ لەبەرەوەی ئیسلام لای ئەوان بەش و تەجزیە ناکرێ. ئەوانە لە پەیڕە و پرۆگرامیان لە پرۆژەی ئینتیخابیان ڕازین بە دەوڵەتێکی مەدەنی و دەوڵەت لای ئەوان هەربیل ئەساس خۆی مەدەنیە دینی نییە. وەک قسە بڵین ئیسلامیەکان وەک قسە وەک تاکتیک ئەم قسەی ئەکەن. تقریبا نەتوانی بڵێ لە جەمالەدینی ئەفغانی و لە ئیقبال لاهوری فەیلسوفی هندی و هەتا ئەگاتە ئەم ئیسلامیانەی تری ئەم سەردەمە بە ئەزمون گەشتنە و قەناعەتی کە دەوڵەت مەدەنیە دینی نییە. بۆیە ڕازی بوون دەوڵەت هەروەکو چۆن پێناسە سەرەکیەکەی لە ئەوروپا ئەکرێ لە غەربە ئەکرێ ئەمانیش هەمان پێناسیان بۆ دابەزاندورە لەگەڵ هەندێک ئیحتیاتە. مەسەڵەن پێکاتی دەوڵەتی مەدەنی چوار پایی سەرەکیەکیان گرێبەستە لە بینی خەڵک و لە بینی سوڵتا بەپی ئەو گرێبەستە ئەو ئەچێتە سوڵتەوە بەپی ئەو گرێبەستەش دوایی پایەکانی تر جێبەجێ ئەکرێ. پایی دووەمی مشارەکەیە. مشارەکە بە معنای ئەوەی نابێت کەسێک یا حیزبێک یا بنەماڵەیەک بە تایبەت حکومەکە بگرێتە دەست و بیچەسپێنێ و فەرزیشی کا لەسەر خەڵک ئەبێ مشارەکەی هەموو پێکاتەکان بێ. بۆیە کەوتی مشارەکە نە ئۆحادیەتە تاکڕەوی نە تەقسیمیشە دینێک یا مەزهەبێک یا نەتەوەیەک یا هێزێک بە تەواوی دەسەڵاتەکە بگرێتە دەست بەڵکو ئەبێ هەموو خەڵکو دەسەڵات پێکەوە بە مشارەکە بیکەن. خاڵی سێم نەتیجەی دوانەکەی ترە. ئەگەر یەکەم و دووەم هاتە جێبەجێکرا پایی سێم کە چاودێری و محاسبە ئەوش لە
پەرلەمان و هەر شێوە هەر شتێکە بشو بێ بە پەرلەمان هەر مەجلیسە ناوی لێ بنەی توانای محاسبەی هەبێ و توانای چاودێری هەبێ و توانای محاسبەشی هەبێ خاڵی چوار هەم بۆی بسەلمێ کە ئەم سیانە حەقیقەتن لە واقعە ئەوەیە ئەبێ بەپێی دەستور و یاسا و بەپێی سلوکی سیاسی واقعی ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵات قوبوڵ بکرێت. ئەم چوارە ئەگەر بێت بە پێوەرەکانی عەقڵی سەلەفیەکی جیهادی یا ئیسلامیە کە هەموو تەفسیری هەموو شتێ بە دین و بە عەقیدە ئەکا ئەم چوارەی پێ قوبوڵ ناکرێت. زۆر باشە. شریعەت بەو معنای کە باس لە تەطبیقی شریعەت دەکرێت بۆ معنای کە باسەکرێتە ئێستا لە ئیسلامەکان کە ئیسلام هو الحل وإلى آخره هو شعارشی تازەیە. ئەمە ئەبێتە هەوێنی دەوڵەتێکی مەدەنی. ئەمە وتمان ئەم بەشە لە ئیسلامی سیاسی کە بەرەو مەدەنی بوون ڕۆشتووە لە هیچ شوێنێکی عالەمە فەرسەتی دەوڵەتداری پێ نەدراوە. واگەر نزیکیشی بوو بێتەوە هێناوێنێتە دواوە. ئێستا کاتی ئەوەیە کە ئەو ئیسلامیانەی خۆیان ڕێخستووە لە چوارچێوە ڕێکخراوەیی و سیاسی و حیزبی و هێزی جەماوەریە فرسەتی پێ بدرێ بزانێم ئایدۆلۆژیایی کە هەی بوو پیاچوونەوەی بۆ کردووە دەوڵەت لای ئەو دینی نییە دەوڵەت لای ئەو مؤسسەی با پرسیارێکی کورت لێ بکەم. ئێمە تەجربەی ئیخوانمان هەیە لە میسرە کاتێک کە ئیخوان هێتە سەر ئەوێ بێتە سەر دەسەڵات ناچێت لەگەڵ ئەحزابی مەدەنیات تەحالفکە ئاچێت لەگەڵ هەر ئەو ئەحزابانی کە بەڕێزت ئەڵێ داوای دەوڵەتی دینیەکەن سەلەفیەتی جیهادی و سەلەفیەتی علمی و لەگەڵ ئەمانەیە هاوپەیمانیە بەستیە بۆ گەیشتنە دەسەڵات. ئەی ئەمە هەر پێمان ناڵێ کە جارێکی ئەوەنەوە سەر هەمان ڕەوت ئەوەندەی من خوێندە بێتمەوە لەسەری ئیخوان دوو بەش بوون لەو بابەتە بەشێکیان وتیان با لەگەڵ خەڵک تەحالف بکەین هاوپەیمانی بە حیزبەکانیشەوە بەشێکیان وتیان با لەگەڵ ئیسلامیەکان بیکەین بۆی کێشەمان بۆ نەخڵقێنن مادەم ئەوان ئامادەن چونکو ئامادە بوون فتوای تەکفیریان بۆ بکەن بۆ بدەن و لە ناو مجتەمەع دیان مەسەلە سیاسی بوو بەڵێ باسەکە دینی نەبووە لای ئیخوان. بۆیە ئەوانەی کە ڕەئیان وابوو پیان کردن ئیجتیهادەکەیان نەی پێکا ئێستا نووسینیان هەیە کە پەشیمانن چونکو هەر ئەو سەلەفیەی کە لەگەڵ ئەوان مامەڵەی بە کێشانە و پێوانەی دین و نوسوسە کرد دوای وازیێنان لەگەڵ دەسەڵات و لەگەڵ سیسی و کودەتا ڕۆیشتووە هەر ئەو سەلەفی کە شەریکیان بووە لە حکومە ئینجا سەلەفیە جیهادیەکان هەر لەگەڵ ئیخوانە دەرچوون بۆ نییە سەلەفی جیهادی ناکووە خۆی سەر پشتیان نەگرتون و دامیشان نەکردوون. لێرە خلافێکی قوڵ لە مەسائلی فکری سیاسیە لەم بابەتە هەیە لەگەڵ مەسائلی شەریعە یعنی ئەوانەی بە لە ڕوانگەی فکرێکی سیاسی تازەوە سەیری واقعی دنیاکەن مەسەن سەیری مجتەمەعی دەولی دەوڵەت لە چ بیئەیەکا دروستەکەی چۆن لە ناو مؤسساتی مجتەمەعی دەولیا جێگەی ئەەکەیتەوە چۆن خۆت ئەتوانی دەوڵەتەکەی شت هەبێ و عنسورێک بی بشتوانی بمێنیتەوە بۆ نمونە حکوومەتی تالیبان کە هات سەلەفیەکی جیهادی تەقلیدی فقهی بوو وابوو یعنی 100% توراسی بوو. ئەمە یەکەم شت کە ئیعلانی کرد وتی ئێمە ئەگەر ڕێز لە ئیرادەی ئێمە نەگرن ئێمە بەشداری هیچ مؤسسەیەکی مجتەمەعی دەولی ناکەین بە UN-شەوە با بڵێم دامەزراوەکانی UN-ەوە بە سندوقی نەقدی دەولیوە بە بانقی دەولیوە بە ڕێکخراوە نێونەتەوەیەکانەوە ئەوانیش ئەمە تاوان ئەم پێشنیاری کە ئەوان کردیانە ئەم فەرزی ڕەئیەی کەوا تالیبان کردی وای زانی لەبەری ئەڕوا خوێندنەوەیکی سەقەت بوو بۆ ئەو بیئەی کە مجتەمەعی دەولی ئیسا حکمی عالەمی پێەکە بۆیە دوای چەند ساڵێک زانیان لەبەریان ناڕۆ پەشیمان بوونەوە بەیانێکی زۆر درێژیان دەرکردووە لەسەر ئەوەی کە چۆن پەشیمان بوونەتەوە بەڵام تازە دادی نەدان. ئێستا ئەمە چەند نمونەیەکمانێن نزیک لە ئیسلامی و ناتوانین ناوی بنین ئیسلامی سیاسی وەکو تورکیای ئێستا تورکیای ئەردۆغان مالیزیای مەهاتیر محەممەد تقریبا تونسیش پێت وایە ئەمانە نمونەیەکی ڕاست و سەرکەوتوو بن لە تێکەڵکردنی ئیسلامی وەک حەزارت لەگەڵ با بڵین دەوڵەتی مەدەنیە یاخود ناتوانین لەسەر ئیسلامی حسابی
نموزەجەکەی تورکیامان دیوە لە عیلمانەیەکی تونڕەوی باوەڕ بە هیچ شتێک نەبوو کە ئەتوانین من ناوە سەلەفیەکی عیلمانەیەکی سەلەفی تەکفیریە بۆ غەیری خۆی ئالەوە هاتووەتە سەر ئەوە تەغیرێک گۆڕانکارێکی زۆر گەورە و ڕیشەی لە وڵاتا کراوە. مالیزیا 4 جار ڕۆشتومەتە مالیزیا ئەوەی نەیدی بێ نازانێ عەقڵی ئەم ئیسلامیە گەیشتۆتە کوێ بۆ نمونە ئاخر ئەتوانین ئەو بە ئیسلامی حساب بکەین ئەی بۆ ناتوانێت باش بۆچی ئەزانی بۆ من پرسیارەکەم بەڵێ زانی بۆ ئەتوانی مەلیک تەبعەن لە مسڵمانەکانە ڕئیسی وزەرا لە مسڵمانەکانە پەرلەمان و قیادەی ویلایەت بە پێی زۆرینە و کەمینەی مجتەماعەکەیە زۆرینەی سینی بێ یا هیندی بێ یا بوزی بێ لەوان دەرەچێ پەرلەمانی ویلایەت هیچ کێشەیان نییە. اینجا گەورەترین بت لەسەر ئەرزە ئەگەر جائز بێ ناوی بنین بت لە مالیزیایە بەس شتێک نییە بە ناوی تەطبیقی شریعەتەوە لەوێ ئەوان ئەزانشی ئەندەنووسیا و مالیزیا لە حەفتاکانەوە کەلیمەی تەطبیقی شریعەیان هەڵبێتەوە. ئایا ئەو فۆرمەی ئیسلام هەر لە سەرەتاوە لەسەری دامەزراوە فۆرم و شێوازێکی ئاینی بۆ یان مەدەنی جیاوازی نێوان فەرمانڕەوایی سەردەمی پێغەمبەر و سەردەمەکانی دواتر لە چیدا بووە؟ لە مێژووی سیاسیە لە فکری سیاسیە دەوڵەتی دینیمان هەیە ئێمە چۆن بتوانین تەحدیدی دەوڵەتی دینی بکەین یا چۆن پێناسی دەوڵەتێکە لە سەر بنەمای یەک ئاین دروست بووە ئەو کەسێک کە دەوڵەت بەڕێوە بە حکومەکەی لەلایەن حکومێکی خواییە و لەنایە خوا و حکمی بواتوە لەبەرەوە پابەتبوونیش بۆ حکومە واجبێکی شەرعیە جگە لەوەی کە نەک واجبێکی تەنها دەوڵەتداری واجبێکی شەرعیە بۆ مانایە کە لادان لەوە لادانە لە بڕیاری خوا لەبێ بڕیارەکانی ئەو ڕاستەخۆ بێ بە بڕیاری خوا مقارنەیە بکەین لە بینی دەوڵەتی دینی بەو مەفهومەی کە باسی کرد لەگەڵ ئەو خەلافەتانەی کە هەر لە سەردەمی خەلافەتی ڕاشدینەوە تا دەوڵەتی عوسمانی پێیان هێن کە لە مەکەوە چوو بۆ مەدینە جارێ لە پێشا شاری دروست کرد مەدینە شار نەبوو بەو معنە پێناسەیی کە بۆ شارەکرێت کە کۆمەڵێ هۆزی جیاواز لەسەر بەرژەوەندی گشتێکان کۆ بنەوە و پابندن بەو بەرژەوەندیانە لە بەرەوەی خلافەوە ئەو سو خەزەر عەرەبەها خلافە قەینوقاع و هۆزەکانی جوولەها خلافە بوو لە بینیانە پەیام هێن کاتێک کە هاتە ئەوێ یەکەم شت شاری دروست کرد بەو مانایی کە خلافی بینیانی کۆ کردەوە لە نێو بە سیستەمێک ئەو خلافەی نەهێش پاشان دەستی کرد بە دەوڵەتدارێتەکەی دەوڵەتی پەیامهێن ئەگەر بۆ عەرەب ئەگەر پێشوێ هەست پێناسیهی بکەی ئەبێ یەکەم پێناسەوەی یەکەم دەوڵەتی عەرەبە لەبەرەوە بەنسبەت ئەوە یەکەم دەوڵەتە بەڵێ دەوڵەتە لە شارێکە چۆن ئەخر دەوڵەت مەسەن سیستمی هەیە لێ ئەمە سیستمێک نابین جا ئەگەر تەماشای بکەیت دەوڵەتی پەیامهێنی ئیسلام زۆر معجب بووە بە دەوڵەتی ڕۆم معجبیش بووە بە حەبەشە بە نەجاشی خۆی سەرسان بۆ بە نەجاشی کە کابرا دەوڵەتێکی لەسەر بنەمای مەسیحێ دروست کردو بە پیوا بووە دادپەروەرە معجبیش بووە کە جارێک سەردانی شامی کردو معجبیش بووە بە ئوسلوبی ئەوان ئەم هەوڵیاوە ئەمانە کۆپی کا بەڵام لە یەک ڕۆوە شتێک هەوڵی دابی کات پەیامهێنی ئیسلام کە پێی نەکرا ئەویشەوە بوو دەوڵەت وراسی نەبێت تەمان وراودوایی بوو بە دەوڵەتی ئیسلام بوو بە وراسی بەس لەما یەک شتە یعنی دەوڵەت بڵین دەوڵەتی ڕۆمانی لەو کاتەیە هەمانە دەوڵەتی با بڵین فارسیشمان هەیە لەگەڵ حەبەشەشە ئەوانە خاوەنی ئۆرگان بوون ئەمە ڕئیس بووە ئیمپراتۆر بووە وەزیری هەبووە دیوانی هەبووە خەتمی هەبووە وەزارەتی داراییە بەس لە سەردەمی پێغەمبەری ئیسلاما شتێکمان نییە بۆ مانای چۆن ناوی بنین دەوڵەت جەناب تەزای لە دەوڵەتی دینیە کەسی یەکەم هەرەمی دەوڵەت خۆی بڕیاردەرە لەبەی بڕیارەکانی ئەو بڕیاری خوایین پێغەمبەر دەوڵەتی دینی بوو دڵنیایەوە ئەی دوای پێغەمبەری ئیسلام دەوڵەتی تەمان ئەگەر بەراورد کە بەستەنها ڕاشیدین وەرگریت 4 خەلیفە بەڵام هیچیان لەوی تر ناچێت هەمووشیان بە کێشە کۆتایی هاتووە دەوڵەتی ئەبینی لەبەرەوەی کە مسلمانان پابندی پەیامهێن بوون ئامادە بوون زەکاتی بنێن لە سەردەمی ئەبوبەکر ئامادە من نەبوو زەکاتی بێت لەبەرەوەی بنەما تەسیسی دەوڵەت بە بنەما مەدەنیەکەی دانەڕژرا بوو دەوڵەت لە ئەساسی کەسێک لەلایەن خواوە
بڕیاری بۆ هاتووە بڕیارەکان دادەڕێژە بۆ خەڵک لەو ڕاگەی و خەڵک گوێ لێگرت لەو ڕاگەیەوە خەڵک تەنفیزی شەکرد بەڵام کاتێک کەسێک کە دێر جارێ هەر یەکەم جا کە هات خۆی هاتنەکەی خۆی کێشەی دروست کرد ینی ئەو مەجلیسە کە کۆبوونەوە بۆ ئەوەی کە ئەبوبەکر بێ بە خەلیفە مەجلیسەکە خەڵکی مەدینە لی بێبەش بوو یعنی پێت وایە دەوڵەتی ئەوان دەوڵەتی دینی نەبوون شێوازی هەڵبژاردننی ئەبوبەکر و ئەوانی تر شێوازێکی دینی نەبووە دەوڵەتی دینی هەڵبژاندنەکەیان دەوڵەتی لەسەر هەڵبژاندنەکەی دینی نەبوو هەڵبژاندنەکە ینی ئەوە بەڕای نەخێر خوای نەبوو هەڵبژاندنەکە هێنی تیابوو یعنی لایەنی ئەوەی تیابوو کە ئەبوبەکر خەزوری پێغەمبەرە نزیکە لە پێغەمبەر مەکەیەکان هەموو دەوڵەتی ئیسلامی هەموو مەکەیی بوون یعنی کە لە کاتێک هەم مەدینە یەکەم دەوڵەت لە مەدینە دروست بوو بەڵام دوای ئەو هەموو دەوڵەت هەمی مەکەیی بوون یعنی ئەوە ڕواگەیە دەوری هەبوو لە دەوڵەتی ئیسلامیە یەکەم خەلیفە خەزورێتی دووەم خەزورێتی سێم زاوایەتی چوارەم زاوایەتی ئەمە بە تەواوی دەوری هەبوو هەر ئەمەشە بوو بە هەوێنێک بۆ ئەوەی کە دەوڵەتی دوای ئەوە کە ئەمەوی دروستە بێت لەسەر بناغەی وراسی دروست بێت هەر لە دوای عەلیش حەسەن ئەویش کوڕی عەلیە بەڵێ حسێن ژەرێ داوای خەلافەتە وإلى آخره پرسیارەکەی من ئەمەیە ئەی لە دوای ئەوە دەوڵەت ئێمە بڵین ئەو مێژووە درێژە ئیسلام مێژووی دەوڵەتی تیۆکراتە یا دەوڵەتێکی مەدەنیە یا چییە چۆن ناوێت خۆی ڕاستەخۆ زۆر ئەگەر بە تەواتی بڵێن تیۆکرات بە تەواتی تیۆکراتیش نییە لەبەرەوەی لە هەندێک دینی ئیسلام جیا لە دینەکانی تر خۆی قسەی لەسەر دەوڵەت کردووە بەڵام خۆی قسەیەکە ئەکرێ ئەڵێ دینێکی شامل و کاملە شاملە بەس کامل نییە خۆی یەهودی شوا بووە بەڵێ یەهود لەسەر دەوڵەت قسەی نەکردو لەسەر تەشریع قسەی کردووە لە دینی یەهود لەسەر تەشریع قسە زۆر بەسمەوە یەهود دەوڵەتیان دایم هەبووە هەر لە دوای موساوە لە یوشعی کوڕی نون و سولەیمان وەریثە سولەیمان و داود ئەوان هەر مەلیک بوون ئەسڵەن بەڵێ مەلیک و پێغەمبەریش لە دینی ئیسلامە بۆچی دەوڵەت بە تەواتی تیۆکراتی نییە دینێکی تەوحیدیە لە تەوحیدا هەمیشە تۆ ناچار دەکا پێ دەڵێت تۆ ئینسانی بەڵام لە دەوڵەتی دینیە ئەو کەسەن سیفاتێکی نیمچەخوایی ئەدرێتە بەس پێتوانێت ئەم تعریفە بۆ دەوڵەتی تیۆکرات زۆر ڕاست نەبێ بۆ نمونە هەموو تاریخی مەسیحیەت دەوڵەتی مەسیحی لە ئەوروپا کەسی نەیوتۆ من بەچکە خوام یانی وەی خوام یا کوڕی خوام پاپا هەرپا بۆ ئینسانێک بۆ مەلیکەکان شەر مەلیک بوون بەڵێ بەس بە پێی ئەو کردداری کەیەوە کە پابەت ینی ئەیتوانوێتی لە مەرجع بێتە دەرەوە خۆی بێ بە مەرجع لە ئیسلامە خەلیفەکان مەرجعەکە سابت بووە کە قورئان وە لای نەداوە لەگەڵ نەسەکانی پەیامهێن مەرجعێکە بووە کە خۆی پێوە پابەت کردووە و زیاد ئەو مەرجعش ئیلاهیە آخر ئەو مەرجع ئیلاهیە بەس خۆی نا بەڵام کاتێک تەماشای هەم پاپا وەکو مەرجعی دینی لە مەسیحیەتە هەم دەوڵەتەکان خۆی توانیوێت بڕیار دەرکات بڕیارێک جاریوا بووە لەگەڵ ئینجیلە لەگەڵ پەرتووکی پیرۆزە جیاوازی هەبووە با من پرسیارەکە بەم شێوەیە لێ بکەم کابرا بە تۆڵێ زانای ئاینی ئەڵێ چێ لە حکمی خوا باشترە ومن ئەحسن من الله حکما ئەو کات ئەڵێ من حکمی خوام من نوێنەری خوام من حکمی خوا تطبیقەکەم بۆن سید قطب لە ظیلالە باسی مەملەکەت الله عندما تقوم في الأرض کە مەملەکەتی خوا چێ دروستێکە منی ئینسان ئێوە فەرقی چیە لەگەڵ دەوڵەتێکی دینی تیۆکراتیە خۆی ئێمە ناتوانین بڵێن دەوڵەتێکی دینی نییە بەس بە تەواتی ئەو تیۆکراتی کە لەبەری ئەتوانین بڵێ فۆرمێکی جیاوازە لەگەڵ ئەو فۆرمێک کە لە مەسیحیەتە هەیە بەڵام دەوڵەتەکە بە پێناسەیەکی سادە دەوڵەتێکی دینیە ینی ئەوە ئینکاری ناکرێت لەبەرەوەی پابەندە بە دەقەوە نەک پابەندە بە ڕای گەلەوە کاتێک دەڵێن حکمی مەدەنی چۆن لە بەرامبەر چەمکەکانی تری وەک ئەلمانیەت و لیبرالیەت و حکمی عەسکەریدا پێناسەی دەکەین و ئایا حکمی مەدەنی خۆی توانیوێتی بەدوور بێت لە ئایدۆلۆژیایەکی دیاری کراو؟ دەوڵەتی مەدەنی پێناسی زۆرەکرێ پێشەوەی بچینە باسەکەەوە حەزەکەم بەڕێزت لە ڕوانگەی ئەو علمەوە خۆت کە خوێندوتە یەک پێناسی دەوڵەتی مەدەنی ڕوئیای بەڕێزت بۆ دەوڵەتی مەدەنی بەڵێ دەوڵەتی مەدەنی واتە ئەو دەوڵەتەی کە لەسەر بنەمای دەستور و یاسای مەدەنی دروست بووە کە لەسەر پرەنسیپی دیموکراسی ئەم دەوڵەتە
حکوومەتی خۆی بەڕێوە دەبات لەسەر بنەمای هەڵبژاردن و هاوڵاتی بوونی کەسانی ناو ئەو کیانە کە هەمویان هەست بکەن هاوڵاتین لەم دەوڵەتە واتە ئەوەی کە مستەڵەحە مواتەنە ڕێزی لێ دەگیرێ و دەوڵەتی مەدەنی بەبێ جیاوازی ڕەگەز جێندەر ئاین ئاینزە ئایدۆلۆژیا و ڕنگ هەمووی بە یەکسانی دەبێنێ و بە یەکسانیش حکمیان لەسەر دەکات و یاسا لەسەریان تەطبیق دەبێت. زۆر باشە. ئەمانە بۆ نمونە ئێستا دەوڵەت هەیە دەوڵەتێکی با بڵێن سکیۆلارە وەک کۆمۆنیست یەکێتی سۆڤێت کوبا کۆریای باکوور بەڵام دەوڵەتی دیموکراتی نیە دەوڵەتی هاوڵاتی بوون نییە بە معنای پێت وایە ینی بەم حسابی بەڕێزت ئەوانە لە دەوڵەتی مەدەنی دەرەکرێن؟ ئەمانە ڕەنگە هەندێ ڕەگەزی مەدەنی بوونیان تێدا بێ وەکو ئەو ئایدۆلۆژیایی کە وەریان گرتووە و تەطبیقی دەکەن وەکو نظامی سۆسیالیزم یا کۆمۆنیزم کە بڕوای بە هەندێ پرەنسیپی کۆمەڵگەی مەدەنی هەیە وەک یەکسانی جێندەری وەکو نەمانی تەبەقات کە ئێمە دەبینین ئێستاش وڵاتانی ئازادی ئەوروپا بە تایبەتی وڵاتانی سکاندیناوی سوود وەردەگرن لە سۆسیالیزم بۆ نەمانی گاپ لە نێوان تەبەقات چینەکان و نەهێشتنی هەژاری بۆ نمونە یا یەکسانی جێندەرێ. لیبرالیزم کە بڵین تۆ بڵین دایکی دەوڵەتی مەدەنیە گوێ ناداتە جیاوازی نێوان چینەکانەوە سۆسیالیزم وەک ئایدۆلۆژیا بڵێنەوە سۆسیال دیموکراتەکان زیاتر پێت وایە لیبرالیزمیش لەوە نەقسی هەیە بۆ دەوڵەتی مەدەنی؟ بێگومان لە ئەو وڵاتانەی کە یا بڵین ئەو حیزبانەی کە لیبرالین و دێنە سەر حکم لە وڵاتانی بڵێن پێشکەوتوو زۆر ڕاستە کەمتر سوود وەردەگرن لە مەبادیئی سۆسیالیزم بەڵام بەتاڵیش نین لەم مەبدەئانە و هەوڵ دەدەن لەگەڵ ئازادبوونی بازاری ئازاد و دەستکراوەیی بۆ چینی دەوڵەمەند بەڵام بتوانن حد ئەقل ژیانێکی جوان بتوان بۆ خەڵک تەرتیب بکەن کە حدی ئەدنای هەژاری بگرێتەوە. بمبرە دکتۆرە دەوڵەتی مەدەنی بەرامبەر دەوڵەتی عسکەری دەوڵەتی دینی چۆن ئێمە حسابی یانێ مناقضی کامیان؟ ڕاستە خۆی ئەم سێ دەوڵەتی زۆر لێک جودان. ئەوەی کە ئێستا زۆرترین وڵاتان نزیکەی 100 وڵاتی پێشکەوتووی دنیا کە لەسەری دەڕوا حکوومەتی مەدەنیە. بەڵام ئێمە چەندانەیەک حکوومەتی ئاینیشمان هەیە لێرە و لەوانەی کە نزیکن لە ئێمە تقریبا عێراق ئەوڕۆ دەتوانین بڵین بە پێی دەستور و بە پێی ئەوەی کە دەبینین حکوومەتێکی ئاینیە کە هەوڵ دەدات پێی دەستور دەوڵەتێکی مەدەنی بەڕێی من دەوڵەتێکی مەدەنی نییە چونکە بە مادەی وازح بە پێی دەستور مادەیەکی وازح هەیە کە نابێ هیچ مادەیەکی قانونی تێبپەڕێ لە دەستور و لە قوانین کە پێچەوانەی شەریعەتی ئیسلام بێ. بەس کوردستانی شوانیە؟ کوردستان دەستوری نییە بەداخەوە بەڵام کە ڕەشنووسەکە ئامادەکرا بەڵێ چونکە ناتوانین لە پێچەوانەی دەستوری عێراق ئێمە ئەو مەبدەانە بنووسین. زەقترین نمونە لە ئێستا دەوڵەتی جمهوری ئیسلامی بێگومان جمهوری ئیسلامی ئێران دەوڵەتێکی تەواو دینیە دەستورەکەشی دینیە قوانین عرف هەرچی هەیە ئێمە دەبینین لە وڵاتە لەسەر بنەمای شەریعەتی شیعەیە لە عینەن کات بڵێ مەزهەبیشە چونکە بە پێی دەستوری ئێران تەنها ئەو دەستورە دەتوانین بڵین بۆ حکم بەدەستگرتنی شیعەکانە و لەوێدا هیچ شوێنێک بۆ سوننەکان نیە کە سونە بەشێکە لە ئیسلام بەڵام ئەوان دانی پێنانێن و بۆیە یەک سوننەمان نەدید لە خلالی 40 ساڵ حکم بێنە سەر حکم. بمبورە وەک دەستور بزانمەڵێ
ڕئیس یاخود شیعە بێ بڵێ هەموو مەواقعی ئیمەی ئیسنای عەشەری بەڵێ 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 هەموو مەواقعی بڕیار لە دەستوری ئێرانی دەبێت شیعەی 12 ئیمامی بێ و سونەیان قبول کردووە لە هامشدا بتوانێت بە تەنها بژیە وەکو ئێستا ئێمە دەبینین دواکەوتوترین و چەساوەترین میلەتانی ناو ئێران بەلوچ و کوردەکە چونکە سونەنە هەم لە ڕەگەز جیاواز بڵێن لە نەژات هەم لە دین دکتۆر بەنسبەت ئەم پێناسەی بەڕێزت کە تا ئێستا بە تەفسیل باسمان کرد جیاوازی چییە لە نێوان دەوڵەتی مەدەنی و ئەلمانیەت پێتوانێت ئەم تەفسیرە هەمان ئەلمانیەت ئەگرێتەوە نەخێر ئەلمانیەت دەتوانین بڵێن شێوازێکی تونترە لە کۆمەڵگەی مەدەنی بۆ مەسلەی پەراوێز خستنی ئاین لەوێدا زۆر بە وازەحی بە مادەی قانونی و دەستوری دێ دەڵێ دین لە دەوڵەت جیایە و بە هیچ شێوەیەک نابێت تەداخولی دەوڵەت بکە بڵێ لە دەوڵەت بە هەمان شێوە ئاماژە بە هیچ شەریعەتێکی دینی ناکات لە هەر ئەگەر بودی بی کۆنفۆشیۆس بی هەر ئاینێک بێ مەسیحی بی ئاماژە بەوە ناکە کە ئێمە لەسەر ئەو ئاینە قاوانینەکانمان دەردێنین بەڵکو مرۆڤ سەنتەرە ئیسلامی سیاسی لە ڕووی بیر و باوەڕەوە بەتوندی بە شەریعەتەوە چەسپاوە و لە ڕووی کرداریشەوە ناچارە تێکەڵی دنیا بێت و لەم نێوەندەشدا لە نێوان حوکمی ئاینی و مەدەنیدا گیری خواردووە.